بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای کشانەوە و دەستەکار کێشانەوەی پەرلەمانتارانی ڕاوتی سەدر لە ئێستادا چوارچەوەی هەماهەنگی و هاوپەیمانەکانی دەستیان کردووە بەجۆڵە بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین نەخشەی سیاسی پەرلەمانی عێراق دوای کشانەوەی پەرلەمانتارانی سەدر چۆن دەبێ و کێ ناوانەی کە حکوومەت پێک دێنن و کێ دەبێتە سەرۆکوەزیران و ئایا دەتوانن بەبێ سەدر حکوومەتەکە پێک بهێنن لەگەڵ بەڕێز دکتۆر ئاسۆ فەرەیدون پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی تاوتوی ئەم پرسە دەکەین. کاکتۆر بەخێر بێن سوپاس دەکەم. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەبارەی کشانەوەی سەدر و پەرلەمانتارەکانی دەستەکار کێشانەوەیان لە پەرلەمانی عێراق ڕوون بۆتەوە بۆ چی بوو یاخۆ سەدر چی دەوێت چونکە ئێستا زۆر بەدوای ئەوەدا دەگەڕێ خەڵک وەڵامەکەی دەست ناکەوێ سەدر بۆ وای کردووە چی دەوێت؟ بەناوی خۆی گەورە و مهرەبان ئێوارەی ئێوە و بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەیام خۆش هیوادارم کە بەرنامەکە بەسوود بێ. طبعا سەدر دوای ئەوەی کە بڕیاری محکمەی ئیتیحادی بڕیاریدا لەسەرەوەی مادەی دستوری هەفتا پەیڕەو بکرێ بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆماری عێراق دەیزانی کە پێویستی بوو بە دوو لەسەر سێ هەیە بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە تێپڕکە کەواتە ئەو ئەغلەبیەی کە تەیاری سەدری یان تەحالوفی سیانی یان تەحالوفی ثلاثی کە باسی ئەکرد تەحالوفێک با بڵێن ئەغلەبیەکی جەدەلی بوو ئەغلەبیەک بوو کە لەسەر ئەرزی واقع تەجسید نەبوو ئەغلەبیەک بوو کە نەئەگەشتە دوو لەسەر سێ بۆیە دوای 8 مانگ لە ڕۆژی یەکەمی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانەوە گەشتونەتە ئەو قەناعەتە بە تایبەتی تەحالوفی سەدری کە ئەم ئەغلەبیەیە ئەم ژمارەیە ئەم دوو لەسەر سێیە نابێت ئەنجام نادرێ ناگاتە سەر ئەرزی واقع جێبەجێ نابێت 220 کەس کە کاتە دوو لەسەر سێی ئەندامانی ئەنجومەن بۆیە ئەمڕۆ یان چەند ڕۆژێک لەمەوە پێش ئەندامانی ئەنجومەن سەر بە تەیاری سەدری کشانەوە طبعاً کشانەکە ئیستیقالەکەیان لەسەر مادەی لەسەر بنەمای مادەی 12 لە قانونی لە مەجلیسی نواب یاسای ئەنجومەنی نوێنەران ساڵی 2018 کە ئیستیقالەکردن بەبێ پێویستی بە دەنگدان نییە تەنها بە ئیمزاکردنی سەرۆکی ئەنجومەن قەرارێکی قەتعی وەرەگرێ قەرارێکی کۆتایی وەرەگرێ و دەچێتە حەیزی یان ئەچێتە باری جێبەجێکردنەوە بەپێی قانونی تازەی هەڵبژاردنەوە ئەو کەسانی کە احتیاطن لە هەر شوێنێک تەیاری سەدری مەقعدێکی دەستکەوتی بێ هەر جەیەکی هەر لایەکی سیاسی کە لە دوای ئەوانەوە ئەگەر مەسەرەن یەک کورسی بێت دوان کرد دوو مەقعد بێ سیان بێ احتیاطێک دوان یان سیانە چێتە جێگەی ئێستا بەپێی ئەو نەتیجە یان بابێ ئەو نەتایجە بەرایانی کە دەست من کەوتووە لایەنە مستەفیدە سەرەکیەکان لەم ئینسیحابە دەوڵەتی قانونن تەحالوفی فتحن قوای دەولەی وەتەنین کە عیبارەتە لە تەیاری حکمە و نەسر ئیشراقی کانونە ئیمتیدادە و هەندێکن لە مستەقلینەکان بەپێی ئەم خەریتەسی بەپێی ئەم دەنگە تازانە کە ئەبێت طبعاً سوێن بخۆن لەناو پەرلەمانە خەریتەی سیاسی وای لێدێ کە ئیطاری تەنسیقی لەگەڵ مستەقلینەکانی کە نزیکن لە خۆیان سربەخۆکانی کە نزیکن لێیان دەگەنە 145 کورسی لەگەڵ هاوپەیمانەکانیانە دەگەنە نزیکی 170 کورسی کەمە پێی ئەوترێ ئەغلەبیەی مطلقە ئەغلەبی مطلقە 50 زائد یەکە خۆ دەزانی 165 ئەغلەبی مطلقەیە ئەمما هێشتا ئەمە پێی ناوترێ ئەغلەبیەی دوو لەسەر سێ بەڵام بەرامبەر بەوە هێشتا ئێمە ئەگەرچی ئەمڕۆ بیستم کە تەسریح ینی کۆتایی بە تەحالوفی ثلاثی سیانی گیرا تەواو بەڵام هێشتا ئێمە نازانین ڕەتفعلی دوولایەکەی کە لە ناو تەحالوفی ثلاثی پارتی دیموکراتی کوردستان و تەحالوفی سیادە چییە ئەگەرچی بە تەوەقوعی من ڕێگر نابن لە تەشکیلی حکوومەت بەشک و بەشێک ئەبن لە حکوومەتێکی تەوافقی تەفاهمی هی هەموو لایەنە سیاسەکان ئەو فکرەیە کە ئەو فکرەیە کە تەیاری سەدری بە تەواوی ڕەفزی ئەکرد کە نەیەویست حکوومەتێکی تەفاهمی تەوافقی نێوان هەموو لایەنە سیاسەکان دروست بێ بەڵکو دەیویست بە ئەغلەبیە حکوومەت تەشکیل بێ کە ئەنجام نەدرا
لەبەرەوەی دوو لەسەر سێ دەنگەکان دکتۆرەوەی کە بەرەزووتە ئێستا تا و پەرلەمانتارانی سەدر لە پەرلەمانی عێراق 73 ئەندامیان هەبوو کۆتاییان هات بڵێن زۆرترین دەنگ کە لە ناوچەکان دەچێتە شوێنیان دیارە کورسەکان کاملایەن زۆر سوودی لێ دەبینێ باست کرد بەس وەکو ڕقم بۆ نمونە دەوڵەتی یاسا بێ هاوپەیمانی فەتح بێت لایەنەکانی تر چەندە سوودمەند دەبن چۆنە ئەو سوودمەندبوونەوەی کە سەدر کشاوەتەوە بەپێی ئەم وەکوڵێ نەتیجە بەرایانی کە لە لای من هەیە لە هەمویان سوودتر فەتحە چونکە 12 کورسی کە دێتە سەر کورسیەکانی دەوڵەتی قانون 5 کورسی کە دێتە سەر کورسیەکانی دەبێت لە 33 و دەبێتە 38 پیوای دەولە کە تیاری حکمە و نصرن یعنی عبادی و با بڵێن حەکیم لە 4 کورسیەوە حوتی تازایان دەچێتە سەر و دەبن بە 11 عقدی وەتەنی کەفالە فەیاضە 4 کورسیان هەبوو 4 کە دەچێتە سەری حرەکەی حقوق هەیە 1 کورسی هەبوو 5 کە ئەچێتە سەری ئەمانە هەمووی بەراین ئەگەرچی من بە پێشەوەی بێم بە ناویش و با بڵێن بە تەفسیلیشەوە هی هەموویم لەلایە بەڵام دوور و درێژە سێ پەڕەیە بڵاو بۆتەوە لە هەندێک شوێن بەڵام تقریبا لە چوارچێوەی ئەم ڕقەمانەیە کە من باسی ئەەکەم بنەتیجە ئیطاری تەنسیقی کە بریتیە لەم سێ هێزە سەرەکیە دەبن بە زۆرینەی ناو پەرلەمان بە تایبەتی لەگەڵ مستەقیلەکان وەکووتم و لەگەڵ هاوپەیمانەکان بەس دکتۆر ئەوە ڕێکارە یاسایەک کە باست کە بەس وەکو سەدر چی دەوێت سە خەڵک دەڵێن بۆچی وای کردووە چی دەوێت سەدر بە دوای چیەوەی کەم هەنگاوی ناوە یاخود خەونی چییە دوایەوە واللهی خۆی بەڕاستی ئێمە لە یەکەم دقەوە گەر من لە هەندێک شوێن باسم کردووە یەکەم تەحالوفی ثلاثی تەحالوفێکی هەش بوو ینی من ینی فشەڵ بوو ینی ئەو پتەوە نەبوو ینی هەر تەوەقوعی ئەوەی لی ئەکرا ئەم تەحالوفە لە قۆناغێک لە قۆناغەکانە هەڵبوەشێتەوە ئەمە یەک دوو تا ئەو مەبەستی کە لە یەکەم ڕۆژەوە تەنانەت لە پێش هەڵبژاردنیشەوە ئەگەر تۆ بچی تۆ یاد بێتەوە لە پێش هەڵبژاردن ئەم کۆبنەوەی نێوان ئەم سێ لایەنە سەرەکی لە تەحالوفی ثلاثی بۆ ئەو بوو بگەن بە حکوومەتی ئەغلەبی ئەلانیان کرد و تیاری سەدری بە تایبەتی سید مقتدا سەدر بە تەواوی ڕفزی ئەوەی کردبوو کە حکوومەتێکی تەوافقی ینی بچێتە حکوومەتێکی تەوافقی و بە حکمی ئەوەی ینی بیانەکە ئەوە بوو کە حکوومەتی تەوافقی لە چەند ساڵی ڕابردووە سەرکەوتوو نەبووە لە ئیدارەیانی عێراق لەمە زیاتر بەڕاستی جگە لە جەنابی سەماحەتی مقتدا سەدر کەس کەس نازانێت بۆچی ئەم بڕیارە دراوە کەراویژ کردبێت لەگەڵ پەرلەمانتارەکانیش ئەوەی کە دەستیان لە کارکێشاوەتەوە ئەوانیش خۆیان نازانن بۆچی دەستیان لە کارکێشاوەتەوە تەناوەیە کە بڕیارەکەیان جێبەجێ کردووە بڕیارەکان زۆر بە ینی بڕیارەکان وەکو خۆی جێبەجێ کردووە لە یەکەم ڕۆژە کە داوایان لێکراوە ئستیقالە بکەن کردویانە ئەوەی کە من لێم بیستونەوەی کە نایانتوانیوە بگەن بە دوو لەسەر سێ نایانتوانیوە ئەغلەبیەت جێبەجێ ئەنجام بدەن هاتنە دەرەوە لە پرۆسێکە دوو جۆرە هەیە ئەکرا ئەوان هەر لە معارەزەیە بمێنەوە بڵێن بڕۆن ئێوە حکوومەت تشکیلکەن هەر کەسێکی کە ئێمە ناین ناوم حکوومەتەوە بەلایەنەکانی لەگەڵ خۆشیا بیامتە ئێوەش بڕۆن لەگەڵ ئەوانە بەڵام هاتنە دەرەوە ینی چوونەوە ناو شەقام خۆمان ئێوە خۆتان ئەزانن تیاری سەدری لە شەقامە بە قووەتە تیاری سەدری لە قووەتەکەی لە شەقامایە قووەتەکەی لە ناو خەڵکایە ئەم ڕۆژ ئێمە ئێستا نازانین ئایا ناڕەزایی خەڵک لەم دوو مانگەیە سەر هەڵەیە یان تیاری سەدری کە ڕێگر نەبوو چکە هاتنە دەرەوەی یعنی ڕێگر نەبوون لە تەشکیلی حکوومەت چاوەڕوانەکە ئەم حکوومەتە بزانێت ئەدائی چۆنە چی دەکا بۆ خەڵکو ئەو کاتە بێتە سەر شەقام و داوای ئەوە بکا کە ئەم حکوومەتیش و پەرلەمانیش کردێتەوە بۆچی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیشیان هەر هەڵنەبژارد تەناوە بوو کە ببنە ئۆپۆزیسیۆنی شەقام ئەوەش بۆچی سەدر لە ناو پەرلەمان و ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی هەڵنەبژار شتێکی منطقیت پێ بڵێم یانی ئەگەر مەسەلەن بۆ نمونە بیوتایە سەماحەی سەدر بیوتایە ئێمە ئەمێنینەوە لە ناو پەرلەمانە و ئێوە بڕۆن ئێو کاتە ئەوەی کە دەمایەوە دوو لەسەر سێ ئەنجامەیە ئەو کاتە پیانەوە تەواوە ئەوەی کە تۆ ویستوتە ئەوەی کە تۆ ئەتەوێ ئەغلەبیە دروست بێ و ئێمە دروستمان کرد تۆ دروستن نەکرد ئێمە دروستمان کرد و ئێمە ئەچین حکوومەت تشکیلەکەین بۆی ئەو وینیان نەداتێ ینی ئەوە نایاتە دەستی تیاری ئێطاری تەنسیقیەوە کە ئەوان دوو لەسەر سێکە دروستکەن لە کۆی پرۆسەی سیاسی هاتۆتە دەرەوە چۆتەوە ناو شەقام چۆتەوە ناو قووەت و هێز و جەماوەڕێگەی خۆی باشە بە زۆکو هەیمەنەی بەسەر پەرلەمان لەمەوە ئەوە پەیمانە سێ قۆڵێک ئێستا بووە بە دوو قۆڵی هەیمەنیان زۆر لاوازە بێت چونکە پێشتر بەرنامەی کاری پەرلەمان
سەرۆکایەتی پەرلەمان لیژنەکانی پەرلەمان هەمویان بڕیارەکە لای ئەوان نەبوو يعني طبعا هێزی تحالفی ثلاثی لەناو پەرلەمانی عێراق تا ئێستا دیار بوو يعني لە تەشریعی قانونا چکە خۆ دەزانی ڕاستە ڕێگری هەبوو بەپێی قەراری محکمەی ئیتیحادی پێویستیان بە دوو لەسەر سێ بوو بۆ ئەوەی هەنگاو بەرەو هەڵبژاردننی سەرۆکی کۆمار بنێن و ئەنجا بۆ حکوومەت ئەویان نەتوانی ئەنجام دەن بەڵام هەر قانونێک بیانوستە تەشریع بکەن چونکە ئەغلبی مطلقەی 50 زائیدێکیان هەبوو هەموو بڕیارێک هەموو قەرارێک بەڕاستی ئەڕۆشت بەس یەک شتت بیر نەچێ ئێمە هەموو وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەر بیتە سەر ڕاستی یەک لەسەر سەی دەنگی جادەمان هەیە شقامان هەیە ناخبمان هەیە چونکە ناخبی عێراقی دوو لەسەر سی بەشداری نەکردووە باش ئەمە بیر نەچێ بە هەمومانەوە ڕەنگە 6 ملیۆنمان هەبێ بەیانی ئەگەر هێزێک لەسەر شقام دروست بێ ناڕازی بێ لە کۆی 24 میلیۆن کەس مافی دەنگدانی تەنها 6 ملیۆن کەس یان یەک لەسەر سێ تقریبەن یەک لەسەر سی خەڵک دەنگی داوە بەم ئەندامە ئەم نوێنەرانە ئێمە شەرعێتی 6 ملیۆن کەسێکمان هەیە کە یەک لەسەر سی دەنگدەرانی عێراقن ئەگەر هێزێک دروست بێ ناڕازی بێ لە ئەدای پەرلەمان و حکوومەت لە دەرەوەی ئەوە کە ئەو دوو لەسەر سێەیە یان یەک لەسەر سێەکەشە کە ڕازی نیە لەسەر ئەدای ئێستا ئەو هێزە دەتوانێت هەم بە زۆر حەلی پەرلەمان بکە فەرزی حەلی پەرلەمان بکە انتخاباتێکی پێشوەختە فەرز بکە حکوومەت استیقالە پێ بکە وەکو چۆن تشری ناکردی ئەوە نزیکە یان کاتی دەوێت ئەمێنێت ئەوەی کە خۆپشاندان بکەن وەکەوەی کە 2016 سەدرەکان نەسەر پەرلەمان ناوهۆڵی پەرلەمانی عێراق ئەزانی من تەسەوری خۆم با من یەکشت پێ بڵم پێش ئەو ئەم بڕیارە تەسەورمە کرد ئەم ئینسیدادە ئەم داخراوی پرۆسی سیاسی لە عێراقا کۆتایەکەی بە حەلی پەرلەمانە بێ حتا من شتێکم نووسی بوو تویتێکم نووسیمە الحل ئەو الحل انجا بە عەرەبیە دوو یەک حەلی یەکەم حەل بە معنای چارەسەر الحەلیش بە معنای دووهەم کە حەلی پەرلەمانە باشە هەڵوەشانەوەی پەرلەمانە ئەو کاتە بەڕای من ئەگەر من سیدادە دوومانکی کە بڕۆژ ینی بەردەوام وایە حەلی دووهەم حەلی پەرلەمان و انتخاباتێکی ینی پێشوەختە زیاتر مەجای هەبوو یان بە کوردەکەیت و بە کوردەکەیت کە بە کوردەکەی زیاتر لەم شانسی زۆرتر بوو لە ئێستاە ئایا ئەم حەلی پەرلەمان و زەختە جەماوەریە لەم مانگی 1970 ئەبێ ینی ڕێگرە بێ لەوەی پرۆسەکە بڕوایان چاوەڕوان ئەکرێ چاوەڕوان ئەکات کە حکوومەت تشکیل بێت و ئەدای حکوومەت سێرەکات و ئەو کاتە ئەچێتە سەر شەقام و فەرزی حەلی پەرلەمان و عادی انتخابات دەکاتەوە بەڕاستی ئەمە قورسە پێویستی بیانی قورسە بیخوێنیتەوە ئەبێ سەیری جوڵەی تەیاری سەدری و سید مقتدا سەدر بکەی وە شەقام بکەی لە ماوەی 2-3 مانگ و 3-4 مانگی داهاتوە بەڕاستی باشە بەس هەڵوەشانەوەی پەرلەمان جارێ دوورە هەڵوەشانەوەی پەرلەمان من جارێ من تەسەوری من ئەوەیە ئەم دەورە انتخابیە قەت 4 ساڵی خۆی تاوا ناکە لەبەرچی لەبەر ئەوەی ئەم بارودۆخەی ئێستا پێویست بوو پێویستی بە تەفاهمێکی شیعیە تیاری سەدری مکەونێکی گەورەیە لەناو تیاری سەدری هێزێکی سیاسی گەورەیە لەناو مکەونی شیعە ئێمە بۆیە هەمیشە ئەمانوت تەفاهمکردن و حکوومەتێکی تەفاهمی شەرت نییە تۆ کە حکوومەتێکی تەوافقی ینی دەست با بڵین سەرکردنە ینی با بڵین ئەنجام تشکیلی بکەی ئەمە معنای ئەوەیە کە ئەمە سەرکەوتوو نابێت تۆ ئەتیما دەکاتە سەرەوەی وەزیرەکانە چێن میهەنین بەڕاستی بۆ عێراقیەکان کار ئەکەن ناکەن بارحاڵ بەڵام مادام نەگەشتنە و تەفاهمی نەبوونی ئەو مکەونە کە قورسایی شەقامی لەگەڵایە هەمیشە حکوومەت و پەرلەمانە خاتە ژێر مەترسیەوە باش هەموو واقع سندێکیان دەڵێن بۆ هەڵبژارنی داهاتووە سەدر وای کردووە لە پەرلەمان کشاوەتەوە خوێندنەوانە هەن چکە ئێستا باز دەوەکەی 1985 دەنگی هێناوە 73 کورسی بردووە بە 12000 یەک کورسی بردووە جارێکەوە بۆ سەدر دووبارە دەبێتەوە لە کاتێکە لایەنەکانی چوارچەوەی هەمانگی باسی نزیکەی 3 میلیۆن دەکەن لە ڕووی دەنگدەرەوە دەنگدەریان زیاترە لە مقتدا سەدر بەس لە ڕووی کورسیەوە کورسەکانیان دروستە انتخابات بەپێی ئەم نیزامە تازەیە تەنها پێویستە بە دەنگ نییە پێویستە بە
بەڕێخستن و تەنظیم و تەکنیکی زانینی تەکنیکە. طبعا ئێستا تۆ زانی بڕیارێکی محکمەی اتحادی هەیە کە بۆ هەر انتخاباتێکی داهاتوو سێ شەرتی هەیە. یەکەمیان ئەوەیە کە قانون انتخابات گۆڕانکاری بەسەرا بکرێ. ئەمە یەک، ئەمە مهمە. دوو، ئەبێ کە عەد و فەرزی یەدەوی لە مۆدوا بەکاربێ، نەک بەڵێ یا دەستی نەک سێرڤەرەکانی ئیمارات. ئەوە نامێنێ. سێ هەمینیان شەرتی سێهەمینیشیان ئەوەیە کە بایۆمەتری بەکاربێت. ئەوەش تەواوە. بەزوتی سێرڤەرەکەی ئیمارات مەبەست چی بوو کە نامێنی؟ ئاخر خۆڕەخنیان لەسەر سەرڤەرەکەی ئیمارات بوو. سەرڤەرەکەی ئیمارات نامێنێ. ئەمان ڕازی نابن. چی تێدا بوو دکتۆر سێرڤەرەکەی ئیمارات؟ سێرڤەکانی ئیمارات خۆمان تەعنیان خۆت زانی ینی تەحالف ئیطاری تەنسیقی تەعنی بە شێوازی نەتائیجەکان و ینی اتهامی بە تەزویر ئەکرد. واضحە بەڵام محکمەی اتحادی بڕیاریە کە ینی بڕیارەکەی ئەوە بوو کە ئیقراری نەتائیج بکرێەوە انتخاباتێکی ڕاست بوو و کێشەیتیانە بووە. باش وەکو چوارچێوەی هەمانگی ئێستا دەستیان کردووە هاوپەیمانەکانی چیکرانە ناویشدایەتی دەستیان کردووە بە جوڵە بەبێ سەدر حکومەت پێک دەهێن. ینی ئەوەی کە معلوماتی کە من لەلامە بەتەما ینی هەنگاوەنێن بەرەو تشکیلی حکومەت و دەستنیشانکردنی کوتلەی ئەکبەر و تەسمیەکردنی سەرۆکی وەزیران و دوای تەبعاً هەڵبژاردننی سەرۆکاتی کۆمار و هەنگاو ئەنێن بەرەو پێشەوە تا چەند سەرکەوتو ئەبن تا چەندە بە شقام من ئێستا دیسانەوە گەڕێمە سەرەوە نازانین. یعنی ڕەتفعلی شقام و سەدرەکان و تەیار و ناڕازایەکان و تشتینیەکان و هەتا دوایی لە ئێستاە نایزانین. ببێ ئەوەی چاوەڕوانی چەند ڕۆژی داهاتوو بکەین زەحمەتە قەراری لەسەر بین. باشە بەزۆک و کاندید کەس دیاری کراوە باسی مالکی و کۆمەڵێک ناوی تر دەکرێت وەکو کاندیدی سەرۆک وەزیران ئەوەندەی کە بەڕێزت ئاگاداربی و کەس دیارە بێتە کاندیدی چوارچێوەی هەماهەنگی چکە محەممەد جعفەر سەدر کاندیدی هاوپەیمانی چوارقۆڵی بوو ئەوە نەما وەکو کاندیدی سەرۆک وەزیران دیارە کێ دەبێتە کاندیدی سەرۆک وەزیران؟ یعنی ئەوەی کە منیش بستومە بۆی هین نەبێ منیش بستومە وەکو تۆ لەکوێ بیستە منیش لە ئەجوایی لە ئەجوایی بەغداد لە ئەجوایی بەغا بستومە لە سیاقاتی بەغدا لە سیاسینی بەغا لە ئەندامانی پەرلەمانی بەغا لە جێوی لەوێ بستومە ئەوەیە کە تا ئێستا مالکیەکێکە لە مڕەشەحە بەخۆتەکە. زۆر باشە بەس وەکو سەرۆکۆماریش یەکێتی نیشتیمانی هەرو خۆی ماوەتەوە ینی سەرۆکی کۆمان پێویستی بە ئافم کە تخوا پرسیارەکە جناب کاندیدەکەی هەرماوە یەکێتی نیشتیمانیش بۆ سەرۆکۆمار بۆ دوای هەڵۆشانەوە هاوپەیمانی سێقۆڵی چانسەکە بۆ سەرۆکۆمار کاندیدی یەکێتی زیاتر بوو. یعنی ئێستا طبعاً تا ئەم دقەیە یەکێتی ملتزمە بە ینی متمەسکە بە کاندیدەکەی خۆیەوە. ڕێی من هەروە بۆ لە وەڵەوە کە بۆ ئەو مەبەستە هەموو لایەنە کوردستانەکان تەفاهم بکەن ڕێکەون لەسەرەوەی کە باشترین بژاردی خۆیان هەڵبژێرن و بە مڕەشەحێکی تەوافقی بڕۆن. ینی ئەگەر مڕەشەح یەکێتیش بێ پارتی دیموکراتی کوردستان ڕازی بێ لەسەری تەنانەت لایەنەکانی کەش لەسەری ڕازی بن بۆی ئەوە قووەتی کورد دەرەخالەیە لە ناو ئەنجومەنی نوێنەران نەک بە دوو مڕەشەح بچن و دیسانەوە ئەگەر بە دوو مڕەشەح بڕۆن و بە ئینتیخابات بێ ئێستا زیاتر دیارەکە کام مڕەشەح دەنگ زیاترێنێ کامەیە وڵی ترەوە خۆ بەم تەغیراتە سیاسیە وازەحە ینی تەحالفی سولاسی نەماوە لەبەرەوە ئەگەر بە دەنگدان بێ ینی شانسی مڕەشەحیەکێتی زۆرترە. باش بەس دەتوانن چوارچێوە هەمان ینی ئەگەر دوو مڕەشەح ڕۆژ مەقسەدم لەوەش بەس دەرفەتی وەژماوە ئێستا پارتی ویکێتی دوایە و قۆناغە نوێی هاتوتە ئاراوە ڕێکەوتن بکەن لەسەر کاندیدێک یاخود بێکۆ بڕۆن بۆ بەغدا دەرفەتیەوە ماوە پارتی ویکێتی مەشاکلی معلقەی زۆرە تەنها سەرۆکاتی هەرێم نییە سەرۆکاتی کۆمار نییە مەشاکلی هەیە دەربارەی یەکخستنی هێزی پێشمەرگەیە شێوازی بۆ چوونی بۆ چارەسەرکردنی کێشەی نەوت و غازە لە بینی حکوومەتی اتحادی و لە نێوان هەرێمی کوردستان کێشەی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیانە مەسەلەی ینی انتخاباتی داهاتووی هەرێمی کوردستانە کە دەبێت لە مانجی دەیە جێبەجێکرێت و یەکێتی تێبینی هەیە لەسەر قانون انتخابات و تا دوایی ینی
بەڕای من ئەو جاری کەش لە شوێنان باسم کردووە کوردستان ینی خەڵکی کوردستان ئەمانەتێکە لە مل و گردنی یەکێتیش و پارتیش و لایەنە سیاسەکانی تر یەکێتی و پارتی زیاتر بەڵام چارەسەر بۆ ئەوەی کە بتوانین سوود بە خەڵکی خۆمان بگەێنین چکەم ئەم هەرێمە حکر نییە بەسەر یەکێتی و پارتیەوە ئەحزابی سیاسی کەشەیە کە جەماوەری هەیە لەم سنوورە ئەگەر بمانەوێت سوود بە خەڵکی خۆمان بگەێنین ئەگەر بمانوێت خەڵک لەم ئەزمە اقتصادیە ئیجتیماعیە کۆمەڵایەتیە سیاسیە لەم هەموو قەیرانانە دەرکەین یەکێتی و پارتی پێویستەکە ڕێکەوێ یەکێک لە مەلەفەکان سەرۆکی کۆمارە چەندین مەلەفیکە هەیە و حیزبەکانی کەش ئەبێ بەشێ بن لەو هەڵبژاردنە لەو عەفو لەو چارەسەرە و ڕێکەوتنە چارەسەرە باشە بەس پارتی و بڵین یەکێتی هاوپەیمانەکانی دەتوانن ئەو کۆبکەنەوە کە پێشتر بەبێ بڕیاری دادگای فدراڵی بۆ هەڵبژاردننی سەر کۆمار دەبێت 220 پەرلەمانتار ئامادە بێ بەڕێزە دووتت ئێستا یەکێتی بڵین چوارچێوی هەمانگی لەگەڵ یەکێتی هاوپەیمانەکانی 178 نزیکی 180 هەیە دەتوانن 220 ئەندام کۆبکەنەوە دوایەوەی کە پەرلەمانتارانی نوێ دەست بەکارە لە شوێنی سەفەرەکە سێرێکی دیوەکی ئەو لابکەوەی کەماوەتەوە لە تەحالفی ثلاثی سیانی هاوپەیمانی سیانی چەندێکن 31 کورسی برادرانی پارتی دیموکراتن و 63 کورسی سیادەیە ئەگەر کۆیکیتەوە ئەکاتە 61 و 31 63 و 31 پام لە غەڵەت نەکەم ئەگەر غەڵەتیش بوو تۆ بیکەی ئەکاتە 94 باشە ئەگەر ئەمان قەرار و بڕیاری ئەوە بن کە با بڵین ثلثی معطل دروستکەن کە ئەکاتە سەودا پێویستیان بە 16 کورسی کە هەیەوەنە لەنەوە چوارەکە پێویستیان بە 16 کورسی کە هەیە وایە ئەو ئەگەر بڕیاریان بەڵام ئەوەی کە من هەستی پێ ئەەکەم یعنی ئەوەی کە هێشتا تەسریح نەیراوە بەڵام لەوە ناچێ ئەوان هەدەفیان ئەوە بێ ڕێگری بکەن بە هەمان شێوەی ثلثی معطل کە پێشتر هەبوو لە پرۆسی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمارە بەعکسەوە ئەوانجی بەشێکە بن لە حکوومەت و تشکیلێ بەرەوە کە ئەوانش هاتنە سەر و ژمارەیە بە ئاسانی 220 کە بە ڕێزداگەداربی ئێستا و توێشەیە لەگەڵ پارتی سونەکانیش ئەو چوارچێ هەمانگیەکیتی لەگەڵ پارتی سونەکان بۆ پێکەنانی حکوومەت توێش هەیە ئەبێ بیکەن من نازانمەستە هەیە بەڵام ئەبێ بیکەن و تەسەوریش ئەەکەم ئەوانیش ینی هەنگا وکەوتم ئەوەی کە من خوێنمەوە لەوە ناچێت ڕووانی ڕووبەڕووی بنەوە بەعکسەوە بەشێکە بن لە تشکیلی حکوومەت بەس بەشدارێکی لاواز نابێت دوای هەڵوەشانەوە پەیمانەتیان هەلبوسی بێ ئەم پارتی بێ وەکو بەشداریە یعنی من تەسەورەکەم هەر یەکە لەو دوولایەنە سیاسیە پێگەی سیاسی خۆیانیان هەیە لەناو هەمووکو جەماوەری هەمووکو ثقلی سیاسی بە خۆ دەزانی پێگە تەنهاش بە ڕقەمی کورسیش حساب ناکرێت بە وەزنی سیاسی علاقاتە تا دوایی تەسەورەکەم لە پێناوی ئەوەی چکە تۆ بیرە نەچێ ئەستا ئەم لایەنانەی کە ئیطاری تەنسیقی پێ ئەڵێن و هاوپەیمانەکانیشی نایەنەوێت حکوومەتێکی سەرنەکەوتوو با بڵین تشکیل کەنانێ حکوومەتێک بکەن کە گەورەترین ینی پانتاییکی فراوانترین پانتایی هەبێ بنیانێکی یا بڵین قاعیدەیەکی شعبی گەورەترین قاعیدەی شعبی هەبێ گەورەترین قاعیدەی هەبێ بتوانێت لەسەر ئەم قاعیدەیە مرتەکیز بێ یعنی ێزانی چی سەنگی مەحەکەم حکوومەتە سەنگی مەحەکەم حکوومەتە ئیطاری تەنسیقی کە هەنگاوەنێ بەرەو تشکیلی حکوومات و لایەنێکی شیعی گەورەی وەکو تەیاری سەدری بەجێ ئەهێڵێ و تەیاری سەدری کۆی پرۆسەکە بەجێهێڵێ و چاوەڕوانەکە ئەو چاوەڕوانیە مراقبێکی گەورەیە ئەبرۆ مەسئولیەتەکەی سەر ئیطاری تەنسیقی و هاوپەیمانەکانی گەورەترە هەتا پانتایەکە هەتا قاعدەکە بەقووەتر بێ حکوومەتەکە بەقووەتر ئەبێ سەرکەوتن نەتوانن بەدەست بێنن یعنی لەبەر خۆیان ئەبێت پێویستیان بەوەیە کە هەموو لایەک بەشدار پێ بکەن بە تایبەتی دەبەر ئەوەی تۆ بیرن نەچێ ئەمان لە ئەوڵەوە بڕوایان بە حکوومەتی تەفاهم و تەوافقی نێوان هەموو لایەنەکان بوو تەڕەفەکەی دیگە ئەوەی کەیان تەکیدیە کردەوە لەسەر حکوومەتی هەڵبیە بەزووکو تێڕوانی خۆت هەربوسی لە شوێنی خۆی دەمێنێتەوە وەکو سەرۆکی پەرلەمان چونکە بازەوەکەی پێگەیان لاواز بوو بێت دوای ئەو گۆڕانەی کەراوە پەیمانەتی کە ڕوویاندا یاخود پارتیش بەرەزووت سانسی بەیەکجاری لەزدا بۆ سەر کۆمارەکە لەمەدووە کاندێکی پارتی ببێ بە سەر کۆمار یعنی ئەزانی چی بۆ یەکەم جوابی پرسیاری یەکەم هەلبوسی شخصێتێکی معنەویە
مەسەلەکە بەس حەلبوسی نییە ئەوەی کە وازەحە لەناو سنەیە لەناو ینی سنە وەکو عورفێکی وەکو عورفێک نەکوکو دستور پۆستی سەرۆکی خۆ دەزانی ئەنجومەنی نوێنەرانی هەیە پاشە شخصیت حەلبوسی لە ماوەی ڕابردوو شخصیتێکی دیاری ناو سونەکانە ڕاستە بەرامبەری هەیە دوژمنی هەیە هەتا دوایی زۆر قورسە بڵێم بەڵام ئەوەی کە من تەسەوری ئەەکەم مانەوەی چانسی مانەوەی زۆرترە لە لەمانی باشە بەس پارتی ئەو چانسی لەدەستدا بۆ سەرۆک کۆمار چانس ئەزانین چۆنە ئێستا من بە ڕقم حسابمان جاران ئەمانوت سێکمەمە ئەمانوت ئەگەر بچین بە دوو نوێنەر عفو بە دوو کاندید بۆ سەرۆکایەتی ئەخە من ڕقم قساگە بە ڕقم قسە بکەین شتێکە و بە تەفاهم بکەین باس بکەین شتێکی کەیە بە ڕقم ئەو کاتە چانسی نوێنەری پارتی دموکراتی کوردستان لە بەرەوەی تەحالوفەکەی گەورەتر بوو ئەگەر لە حاڵەتێکە دوو لەسەر سێکەیان کۆب کردایەتەوە زۆرتر بوو. ئێستا لەبەر ئەوەی خەریتەی سیاسی لە ناو پەرلەمانی عێراقا گۆرانکاریتیا دروست بوو ئەگەر بە دوو کاندید بڕۆین لەوە چێ شانسەکەی مڕەشەحیەکێتی زۆرتر بێ بەڵام خۆ دەرگای تەفاهم هێشتا هەرماوە باشە بەس هیچ گفتوگویەکێ لە نێوان پارتی ویکێتی ئێستا بۆ چۆن مامەڵە لەگەڵ عێراق بکەن قۆناغی دوای ئەوە کاندید بوونی سەرۆک کۆمار هیچ گفتوگویەکە ئاگاداربی من ئاگاداری هیچ گفتوویەکی تازە نیم تۆ بیری نەچێ ئەمە دوو ڕۆژە ینی ئەم گۆڕانکاریەی کە کەس چاوەڕوانی ناکرد ئەگەر چی دەبات دەنگۆی ئەمە هەبوو لەستە شەقامی عێراق دەنگۆی سەحبی سەدرەکان لە هەموو کۆی پرۆسی سیاسی عێراقیە موجود بوو 4-5 ڕۆژ 6 ڕۆژ هەفتە زیاتریش ئەمە هەبوو بەڵام وەکو واقع کە جێبەجێ بوو دوو ڕۆژە بەرەوە حاڵەتێکی تازەیە پێویست بە تەفاهمی تازە دانیشتنی تازە گفتوگۆی تازە قەراری تازە گفتوگۆ هەبێت لە نێوان پارتی ویکێتی لە هەبوو چەند ڕۆژە هەبووە پێویستیان نەموت من کێشەکانی نێوانێتی و پارتی کێشەی کەم نین یعنی کێشەی کەم نین و پێویستیان بە دانیشتنە بەدەر لە مەسەلەی سەرۆکاتی وەکو یەکێتی کە ئێستا لەگەڵ چوارچێوە هەماهەنگیە هیچ سەرکەوتنێکی نووسراوی هەیە هیچ شتێک تێدا بێ بۆ خەڵک تەناوی یاخود پۆستەکەی خۆی دەستەبەرکە کە دەیوەریگە سەرۆک کۆمار بەداخەوە هەردووچیان شتی نووسراویان نییە شتی نووسراویان نەخێر یعنی سەرکەتیش هیچ ڕێکەوتنێکی نووسراوی نییە نەخێر تەناوێ پۆستەکەی سەرۆک کۆمار تەناوە نییە بەس من نەزانی چی یانەوەیشێکە لە هەڵەکان حتا لەو وەسیقەیە کە ئێمە لە پارتی دموکراتی کوردستان بینیمان لەگەڵ تەحالوفی ثلاثی شتێکی ئۆتۆیتیانە بوو کە بۆ خەڵک بێ هەمێشێکە لە کێشەکان ینی ئەمن ئەڵێم ئێمە ئەگەر هەرێمێکی بێکێشەمان هەیە ئەگەر وەزعی خەڵک زۆر باش بێت و مەعاش باش بێت و اقتصاد باش بێت و بازار باش بێت و ئیستثمار باش بێ ئەتیادی بوو بڕۆین بەڵام بەم شێوەیە ینی هەڵێکی گەورەیە خەڵک و بژێوی ژیانی خەڵک بێ بەشێکی گەورە بێ لە ئەساسی تەحالف لە نێوان یەکێتی و پارتی و حیزبەکانی کەش و حکوومەتی اتحادی بە زووترەوە کێشەمانە ئەوەی پارتی بڵێن بڵاوکراوە لێ تێگەشتنەکە هیچ شتیانە وەزە یەکێتی بۆ خۆی یەکێتیش هیچی نەکردووە هیچ ڕێکەوتنێکی نووسراو نەیدەتوانی هیچ بکات لەبەرەوەی بڕای من نەگەشت بوونە قۆناغیەوە یانیوان لە قۆناغی یەکێتی شوویتاری تەنسیقی لە قۆناغی ڕێگری بوون زیاتر ینی ناوێنەی تەعتیل ناچێکی ناوەنی من حەز ناکەم ینی بناوی وای ناونێن بەڵام لەواقع ناویان نابوو زەمانە ینی زامنکردنی پرۆسی سیاسی با زامنکردن بێ ینی بەرحاڵ پرۆسەکە نەئەڕۆژ بەبێ ئەم هێزە لەبەرەوە لە قۆناغی ئێستایە ئەبێ یەکێتی بۆ پارتیش یەکێتیش و پارتیش لەگەڵ هێزەکانی ئیطاری تەنسیقی و باقەکەی ینی بیر لە چارەسەرکردنی کێشە گەورەکان بکەنەوە کە لە نێوان هەرێم و مەسەلەی بودجەیە مەسەلەی یەکخستنەوەی هێزی پێشمەرگەیە مەسەلەی موچەی هێزی پێشمەرگەیە لەگەڵ یانەمانە هەمووی شتی گەورەن مەسەلەی بەشە حەقە دستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستانە لە بەغدا ئەمانە هەمووی شتی معلقن ماونەتەوە وە کێشەکان لە نێوان حکوومەتی اتحادی و هەرێمی کوردستان زیایان کردووە کەمیان نەکردووە سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەکرێن وڵاتە بەڵای بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەکەن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی و نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵدە پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتترۆلی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەموو شتێک تەواوە گوڵە بە ڕۆژە زۆر باشە ئێستا لەسەر ڕێگای کڕی زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە شێرکۆ نەبێ نەیەنی گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ هەر تامەکەی جارانی هەیە گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە کات ڕەشەبامەوە ڕەشەبام ئەم پانکەیە چییە بۆ منەهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفەرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام زارێکتر سڵاوتان لێبێت بینەرانی بڕێز کاک دکتۆر سەبارەت بە هەڵبژاردننی سەر و کۆماری ساوکاندانی کە دادگای فیدراڵی ماوەکەی بۆ درێژنەوە زارێکتر دەرگا ناکرێتەوە بۆ سەر و کۆمار قانونی بڕیاری محکمەی اتحادی کردنەوەی دەرگای تەرشیح تەنها بۆ یەکجار لەبەرەوەی کە هەیە ئەمڕۆ سەیانەوەی کە ئێستا هەیە هەرەوەیە باش بەزۆکو ماوەی دەستوری دیارەکەی حکوومەتی نوێ پێک دێت پێشبینی چەند مانگ دەکرێت دوا دەکەوێت زۆر یاخود ئێستا پەرلەمانیش لە پشوودەکەی دەتوانرێت شتێک بکرێت دەکەم بمبورە یعنی یەکەمیان ئێستا ئێمە لە خەرقی دستوریان ینی ڕاستەکەی خۆی گەربێتە سەر حقات خەرقی دستوری جەریمەیە و ئەنجومەنی نوێنەران متهمی یەکەمە بە خەرقی دستور ینی خەرقی دستور کراوە جا بە ڕۆژێک بێت و بە چەندێک بێ بە چەندین مانگش کراوە ئەمە یەک دوو پرسیاری دووەمە ماوەی تەشکیلکردنی حکوومەتەکە زۆری دەوێت ئەمە ئێستا لە پشویان تا نوێی حەوت جەژنی لە دواوە دێ تقریبا لە دەوروبەری 15 حەوت و 27 تەسەوڕەکەم ئەنجومەنی نوێنەران ئەکەوێتەوە جارێکەکەوێتەوە کار دوای پشووی جەژنیش
هەم پشووی خۆی و هەم پشووی جەژنیش ئەگەر لەوێشەوە یعنی حساب بکەیت لە دەوروبەری یەکی هەشت و کۆتایی مانگە یعنی ئەگەر ئەمە زۆر بە کۆڵێ زۆر بە باشی بچێتە پێشەوە سەرۆکی کۆمار سەرۆکاتی کۆمار سەرۆکی کۆمار لە نهایەتی مانجی حوت و بیدایەتی هەشتا هەڵبژاردننی بۆ بکرێ لەوێەوە 45 ڕۆژی ئەوێ بۆ ئەوەی کە ڕێگە بدایانی تقریبان دوومانگێکی ئەوێ بۆ ئەوەی کە ڕێبا بە کوتلەی ئەکبەر تەسمی کوتلەی ئەکبەر لە 15 ڕۆژ و دواتر 45 ڕۆژی هەیە بۆەوەی کە حکوومەت تەشکیلکە ینی ئەبێ ئەم حکوومەتە زۆر ئەگەر بەبێ مشکلە بەبێ کێشە بەبێ ناڕەزایی بەبێ عەرقەلە ڕۆشتە پێشەوە بێ لە دەوروبەری مانگی یعنی ساڵێک دوای هەڵبژاردن کاتە ساڵێک دوای هەڵبژاردننی ساڵی 2021 ینی پار ئەم حکوومەتە تەشکیل ببێت. باش بینی سەرپرسێکی ترێژ مەسلەی نەوتوغازە بە حکومەوەی کە بەڕێزە نامیریژنی نەوتوغازشی چی نوێ هەیە بڕارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ دەکرێت گفتوگۆی لەسەر دەکرێت ڕێکاری تازە هەیە چکە دوێنش وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم قسەی کردبوو کەوانیش سکاڵیان لەسەر وەزیری نەوتی عێراق تۆمار کردووە. ئەمە یەکێکە لە قەزەکانی کە زۆر مهمە بەڕاستی بە حکمت تعاملی لەگەڵا بکرێت یەکەم بابێنەوە سەر با محکمەی اتحادی محکمەی اتحادی محکمەیەکی دستوریە ئەم محکمەیە طبعا دستور بەشێکی گەورەی دستور کورد خۆی نووسیوێتەوە ساڵی 2005 و لە مادەی 92 تا مادەی 90 ینی باس لە تا مادەی 95 باس لە صلاحیاتی محکمەی دستوری یەکرێت ئەوەی کە زۆر مهمە اختصاصاتی محکمەی اتحادی بە پێی مادەی 93 حل نزاعات حل خلافە لە نێوان حکوومەتی اتحادی و حکووماتی اقلیم محافظات هيئات قضائي لحكم يعني خوي حكوماتي هيئات قضائي لحكومتي اقليم ولحكومتي اتحادي ومحافظات كواتا او حل نزاع يعني او حاكمه لنيوان هيئات قضائي لاقليم ولا اتحادي لنيوان حكومتي اقليم ولنيوان حكومتي اتحادي لهموي مهمتر مادينا وشوارا كقرار محكمه اتحادي بات وملزم يعني جوري نهائي ورقريت نتميز كري نطعن بقرارات محكمة اتحادية كري من قرار محكمة اتحادية مدلايا وهم طعنا سبارة بنوت هم قرار لمانجي دوي 2000 يعني أم صعدة بلا بسدوا درشوا وهم قرار مستندة لسر مادة دستورية كاني صوت دو يانزو دوانزو سيانزو شوارد بانزا صوت بستيوكو صوسي ومن النقطة كاني طعني حكومتي هريم يعني جهتي قضائية قانونية لحكومتي هريم مش بيني قصدي كده سلونية طبعا هندق نقاط هي للائحة قانونية كي أقر شيء من كسي قانونيني بلام للائحة قانونية كي حكومتي هريم وجهة نظري تاعي بلام لدواجارة قراري محكمة اتحادي قراري كباتو ملزمة تواو يعني هني نهائي ورقريه جاء إما ناكري لقل براسي قراراتي أم محكمة اتحادية باني كدو هوابين كاتك كدرقاي كنتائج انتخابات تصديق كري لبروي شتي وبارتي بونمونا نتائج كان عن بدلي أوانا بلين أم محكمة اتحادية زور باشا يعني كاتك كبابي ترشيح كريتوا بلين زور باشا بلام لكاتك كالتزام داوا لحكومتي هريم كالتزام ملتزم بقان بوزارتي نوت وهنار ذكرني نوت للرئيس سوموا بلين محكمة يجي خرابة يعني أما زور مهمة استتشيرو دات أويك الرؤية طبعا مجلسي قضاء خود زاني طعني بدستوريتي كد يعني طعن بدستوريتي محكمة اتحادي كد أما سرنا كده أنجمني دادوري هريم أنجمني دادوري جاري اشتكي هي زور مهمة يعني قوي قانونية أنجمني دادوري هريم بحكمه وهي إقليمة لحكومة اتحاد لمحكمة اتحادي كم ترى حتى إما أجر أمره دستوري لهريمي كردستان دركين يعني ببي مادي دستوري وابزان صوب دستوري كأجر غلط نبم الدستور هيا كهر راس اعترافي كردو بسلطاتي تشريعي وتنفيذي وقضائي لهريمي كردستان بمرجع نابي بالرياركاني معارض به
تعارضکە لەگەڵ قەرارەکانی محکمەی ئیتیحادیان قەرارەکانی سڵتاتی قەزایی لە مەرکەز باشە گیانە فلەبەر ئەوە ئەمە ئەم حتا ئەگەر وگوتم دستوریش بەیانی هەرێمی کوردستان دستوری هەبێ مادەکانی دستور نابێ معارض بێ بۆ مادەکانی دستوری عێراق چونکە ئێمە بەشێکین لە عێراق باشە محکمە ئێمە لە جلسەیەکا بووین سۆمۆ داوای کردووە شەریکەیەکی نەوت هەرێمی کوردستان بە ناوی شەریکی کوردستانەوە وەکو شەریکی نەفتی جنوب و شیمال دام مەزرێنێ حسابێکی بانقی بکاتەوە ئەم حسابە بانکرێت لە هەولێر بێت هەموو مۆزەفەکانی ئەم شەریکەیە حکوومەتی هەرێم خۆی دایب مەزرێنێ و سەرۆکەشی بە ئەتیفاقنیش سەرۆکی شەریکی نەوتەکە بە ئەتیفاق بەڵام سەر بە بەغدا بەڵام طبعاً وەکو سەر بە بەغدا بێ بۆ ئەوەی هەناردەکردنی نەوت یان فرۆشتنی نەوت لە ڕێگەی سۆمەوە بێ حکوومەتی هەرێم ئەمەی ڕەفز کردووە بەرامبەر بەوە دوو شتیان کردووە وەزارەتی نەوت یەکەمیان ئەم بڕیارەیە کە یان ئەم قەرارەیە کە پێرێ لە سیانزەی مانگی 2000 ینی لە ئیمزا کراوە لە سیانزەی مانگە کە داوا یەکەم لە هەموو شەریکاتەکان دەکا کە عقودیان لە قەتاعی نەوت و غازی لە هەرێمی کوردستان هەیە لە مەجالاتی فەنی لۆجستی ئیستیشاری خەدەمی کارەکانیان ڕاپۆستێنن یەک دوو تەعهود لەوانە وەرگێ کە کاری بەردەوامیان هەیە لە ماوەی 3 مانگە کارەکانیان ڕابگرن سێ ئەوانەی کە ئەم کارە ئەنجام دەدەن و پابند دەبن بچنە لیستی ڕەشەوە ئەمە داخلیەن یعنی ئەمە دوایین بڕیارە ئەمە دوای 6 دەچوە بەڵێ لە سیانزەی 6 بەڵێ تەواو ئەمە لە بمبورە لە 2022 دەرچووە شەریکەی نەوت لە وەزارەتی مانگی مۆڵەتداوە بە کۆمپانیای نێوتەکە ئەوانەی کە کاریان هەیە ئەوانەی کە کاری بەردەوامیان هەیە لە ماوەی 3 مانگە تەعهود بن کە کارەکانیان ڕاوەستێنن ئەوانەی کە کاریان نێتەنا عقودی لۆجستی و خەدەمی و فەنیان هەیە لە حەقلەکانی هەرێمی کوردستانە کارەکانیان ڕاوەستێنن ئەمە یەک دوو لە دەرەوە شکاتێکیان تەحریک کردووە لە شەریکاتی قانونیان هەیە وەزارەتی نەوت کە تەعاملی وڵاتانی دەرەوە ئیتر ینی ڕاگرن لەگەڵ ناردەکردی نەوتی هەرێمە ئێستا ئێمە چۆن تەعامل لەگەڵ چی بکرێت لەگەڵ ئەمەیە من بڕای من ئەگەر چینە باری ئەگەر ئەنی مەسەڵ زۆر بە سەراحەتیڵێم ئەگەر لە ڕووی قانونیەوە بمانەوێ ڕوبەڕووی ئەم قەرارەی محکمەی ئیتیحادی ببینەوە و لە ڕووی قانونیەوە ڕوبەڕووی قەراراتی وەزارەتی نەوت بەرینەوە ببینانی بچینەوە ڕوبەڕوویان ببینەوە ئەوە تەسوڕەکەم لە ڕووی قانونی و ئێمە سەرکەوتو نابین ئەساسی مۆسوعەکە چییە؟ ئەوەیە کە چۆن ئێمە تەعاملی لەگەڵکەین بە عەقلانیەت بە شێوازێک کە بتوانین بە کەمترین زەرەر لی دەرچین بە زۆرترین کەمترین زەرەر و بە زۆرترین قازانج بۆ خەڵکەکە و بۆ هەرێمی ڕێگایە گفتوگۆکردنە ئەزانی ئێمە مشکلەیەکمان هەیە ئێمە تەجروبەی کۆنمان هەیە کاتێک نەوت گرام بووە وستومانە خۆمان بفرۆشین باشە کە وەختێک نەوت دوو جار زۆر هەرزان بوو 2014 نرخی دەوت گەشتەوە بزانتە دۆلارەگەر غەڵەت نەبم و لە زمانی کۆرۆنایە ناک ئەم تەجروبەیە دووبارە بوونەوەی غەڵەتە هەڵەیە ئێمە لە هەرێمی کوردستان هەم لە بواری ئیداری هەم لە بواری مستەشارینی نەوت هەم لە بواری مستەشارینی قانون کەسانی شارەزانمان هەیە کە ئەکرێ بە وەفدێکی باڵا لەگەڵ ئەم قەرارەیە تەعامل بکەن تەفاهم بکەن لەسەر شێوازی چۆنێتی قۆناغی داهاتوو چونکە ئەم وەزعی هەرێمی کوردستان و بارودۆخی تەحملی با بڵێن شڵەژانێکی کە ناکە تەحملی وەزعێکی خراپی کە ناکە و بڕیارێکی وەزارەتی مالیەش هەیە کە وەزیری مالیە 3 ڕۆژ لەمەوە پێش دەری کردووە ئەوژەوەی ئەڵێ ناردنی یان دەستنیشانکردنی بڕی میزانیەی حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بە پابەندبوونی حکوومەتی هەرێم بە قەراری محکمەی ئیتیحادی 200 میلیارەکە نانێرن ئەمە ئاخر تەسریحی وەزیری مالیەیە کە ئەڵێ ناردنی ئەوە یان بەشکردن جێگردنەوەی بەشی هەرێمی کوردستان لەناو ئەوەدا لەناو میزانیەی ساڵی داهاتوودا پابەندە یان ڕەبتە بە پابەندبوونی حکوومەتی هەرێم بۆیە ینی بەڕاشکاوی من ئەمێ بیڵێم تەفاهم ینی ئەکرێ وەکووتم
بە گەورەترین قازانج لی دەرچین بە کەمترین زەرەر بە گەورەترین قازانج و کەمترین زەرەر ئێمە تێبینیمانەیە سێرکە ئێمە هەمومان تێبینیمان لەسەر پرۆسەی هەناردن یعنی نقاڵی ئیجابی هەیە لە دۆزینەوەی نەوت لە با بڵین وەبەرهێنانی نەوت ئافرن ببورە بەبەرهێنانی نەوت ڕەنگە تێبینی لەسەر عقودەکانی هەرێمی کوردستان هەبێ تێبینی لەسەر شەفافێتی هەناردەکردنی هەیە لە خەلەل لە عقودەکانە هەیە ئەمە معنایەوە نییە لە بەغدا خەلەل نییە لە عقودەکانە ئەزانی لە عقودی تەراخیص لە بەغدا ئەوەندە مشکلە و کێشەیتایە ئەوەندە مشکلە لە مشکلەیکیانێ و شتێکی زۆر بەسیتی بۆ باسکەم ئەزانی حکوومەتی عێراق نەوتی ڕەش ئەیە نەوتی ڕەش ئەیا بە معمەلی ئەکسدەی قیر دروستکردن لەوانی کێمەین زین لە کەرکووک و لە سەلاحەدین ناتێ حسەیەکی زۆر گەورەیە 1 لتر قیر دروست ناکەن 1 لتر هەموو ئەفرۆشنەوە بە مۆڵی ئەمە مەسەنە شتێکە لی بێدەنگ نابین لەبەرەوە خەلەل لەوێش هەیە بەس من قسەکەم لەسەر ئەوەیە جانبی ئیجابی هەیە و جوانبی سلبی هەیە باش بەس پارتیویکی هەردووکیان هاوڕان لەسەر دژایەتی قەرارەکە ئەوەندەی کە ئاگاداربی بێکەوە ئێستا تۆ ئەم بیتەوە ئەزانی چ کاکە با من یەکشت بڵێم چکۆ بەڕێز دەژانێت و غازی باشە قبوڵمە ڕاستەکەی بۆچوونی یەکێتیت پێ نەگەیشتووە لەبارەوە کاکە شتێکی پێ بڵێم ئەگەر بۆچوونی یەکێتی ئەوە بێدژایەتی قەراری محکەمەی ئیتیحادی بکە لەم لە وەڕوبەڕووی بێتەوە لە ڕووی قانونی و هەڵەیە باشە ئەوە من خۆم لەم بەرنامەی تۆیڵم هەڵەیە بەعکسەوە بەڕای من ئەگەر لایەنێکی کە ینی پارتی مصر بێ یەکێتی بێ بەشێک بێ لەوەی جێبەجێ بکرێت ینی قەناعەتی نەکە جێبە لا قەناعەت ینی هەوڵ با فشار بخاتە سەر پارتی کە لەبەر ئەوەی کە ینی ئەم دانوستانە قانونیە ئیداریە نەوتیە چوزانم حکوومەتیە ئیدارەکەش کەرەچێ بەغدا هەر لە پشکێکیتیە وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان دەچێت لەگەڵ وەزیری نەوتوانە کۆ دەبێت هەر لە پشکەیەکێتیە هەرخۆ بەتەنها ناچێت خەڵکی کەشی لەگەڵایە من جاری کەش ئەڵێمەوە ینی لایانی ینی لای کەشی لەگەڵایە من جاری کەشی ئەڵێمەوە تخوا بە ئەمە زۆر وازەح بم باشە ئەم خەڵکە کە لە هەرێمی کوردستانەژی باش بێکێشە نییە لە قەیرانی گەورەیە ئەم قەیرانە خەڵک تا ئاخیر تەحملی ناکە لە موچە وەرگرتنە موچەی دوعاکەوێ موچە وەرەگرێ ئەچێت لە ڕیزە ئەوەستێ خەڵکی بە ساڵاتچوونمان کە دایک و باوکی ئێمەیە گیانە دەسەدەن ژیان و بژێوی ڕۆژانەی پێدابین ناکرێت دڵنیان نیە لەوەی موچەکەی وەرەگرێت لە کۆتایی مانگە لە خەستەخانە لە مەکتەب لە هەرچی شوێن و منشعاتی وڵاتە هەیە مؤسساتی وڵاتەیە کێشە هەیە باشە ئەمە مەسئولیەتێکی گەورەیە ئەم مەسئولیەتە ئەکەوێتە سەر شانی هەمووان لە پێش هەمویانەوە بۆ کەس ڕاک نەکا لە مەسئولیەت یەکێتی و پارتیە بەڵام لایەنەکانی کەش سەرورە ئەوستا ئەگەر بەشێکیش نەبن لە حکوومەتی ئەمڕۆ کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ و لایەنە سیاسەکانی کە باشە کە کورسی پەرلەمانیان هەیە لە ناو پەرلەمانی عێراق ئەبێ بەشێک بن لە دانوستانەکە قووەتێکی معنەوی پێ ئەبەخشێ قووەتێکی معنەوی کە عبارەتە لە قووەتی خەڵک باشە بەس دکتۆر سەدەمی جەنابشت دۆخی سلێمانی هێراوە نەبوو کاتی پارێزگار بووی داهات بێ موچە بێ خزمەت گوزاری بێ ئەزانی ئێمە لە شەڕی داعشا بوون بە هەر لەگەڵ سەرەتای شەڕی داعشا باشە بنزین ئەمڕۆ بە 1400 بنزین کە من دەستم پێ کرد 800,000 بوو 800 دینار بوو بەگورە بوو بە 400 شەڕی گەورم لەسەر کردووە باجی گەورم لەسەرراوە لەبەر خاتری خەڵک بووە خەڵک شایەتە نەوت لە هەرێمی کوردستان بە پێی قەراری وەزارەتی سامانە سروشتەکان نەوتی ساڵانەی کە 2 بەرمی لەزانی یان نابا خەڵک وەستا ئاسۆ بە سوال لە بەغدا پیای کردووە کارەبا نەبووە توانای کڕینی محەویلەمان نەبووە بە ئاسۆ لە بە سوال پەیدای کردووە لەگەڵ ئەوەشە ئاسۆ کەم کوڕی زۆرتیا بووە لە بەشەکەم کوڕەکەم دای لێبردەکەم بەڵام خەڵک خۆی بڕیار ئەبێ بات باشە بەزدەم ئەو دەسەڵاتانێک کە بە جەنابەت دراون پێشتر ئێستا نەمابن لە سلێمانی من کا حەکیم جەناب تو
بینەری ئەزیز خۆیان بە لێرە حکوم بکەن باشە بزانن کا ئەو کاتە چۆن بوو دەسەڵاتەکان کەمتر بوون زۆرتر نەبوون کەمتر باش زۆرتر کاتیشمە ناو بەس سەر تۆ بردەوە بە حەوت ساڵەمەوە پێش دەگەڵەوەش مەمنونی پرسیارەکەتە باشە دکتۆر سەبارەت بە بانزین زۆر بە کوردی کاتیشمە ناوە بەس بۆ کولیژنین و تۆغاز کارێک ناکەن ئەو بانزینە بەردەوام بێ 690 دینارەکەی عێراق کێشەیەک هەیە پەیوەندی بەسەر پاڵاوگاکان هەیە کە پاڵاوگای کار مەفروزە ئەو حسی نەوتی پێ ئێرێ بۆ پاڵاوتن بۆ پێدان لە بە هەموو پارێزگاکانی هەرێم لە دوای ئەو قەسفە ساڕوخی کە ڕوویە ئەو کارە وەستاوە تا ئێستاوەنی کە من بزانم ئەوەشی کە حسەیەت بەش ناکە بۆیە ئەمە لایەکێتی لایەکی کەمان هەیە کە ئەوژەوەیە نرخی سوتەمەنی لە هەموو دنیاە زۆر بەرز بۆتەوە ئێمە لە شەڕێکی گەورەی جیهانیین هەر ئیعلان نەکراوە کە شەڕی عالەمی سێهەمە ئەجنا شەڕێکە کاریگەری لەسەر بازاڕی ڕۆژانەی خواردن و سوتەمەنی هاوڵاتان هەیە لە ئەوروپا و لە هەموو دنیادا وتت سوال کردو پێشتر ئەی بۆم جارش بۆ بانزینەکە سوالێک ناکەن بۆ نەوتی سپێکەش سوالێک ناکەن ئەندامی لیژنین و تۆغاز من وەکو ئەلێرەوەڵم من وەکو پارێزگاری سلەیمانی کاتێک چوومەتە بەغدا وەزنی هەستم بە پێگەیەکی زۆرتر کردووە ئەو بەعترافەکەم لێرەیە لە ئەوەی کە ئێستا وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقم لە عێراق سەبەکەشی ئەو هەڵەیەک بە دوایەکانی قیادی سیاسی کوردە لە بەغدا کە پێگەی کوردی کەم کردو کاریشی بۆ دەکەن بۆ بانزین و نەوت سپیەکە بەپی توانە هەموو شتێک سوپاس بۆ ڕێز دکتۆر سوافرەیدون سوپاسی ئامادەبوون دەکەن سوپاس بۆ بینەرانی بەڕە سوپاس بۆ هاوکارانم خواتان